بەڵام گورزەکە نازانین لە کەی و سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونی ئێوە تاپان دوای ئەوەی کە بە خۆتان دەزانن ڕێژەی توش بوون بە نەخۆشی شێرپەنجە لەسەر ئاستی جیهان ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەدایەوە کوردستانیش بەدەر نییە لەوەی کە بڵین خەڵک لە کوردستان توش ناوێ ئەو بە خۆمان لە دەوروبەری خۆمان ڕەنگە ببین کە ڕۆژانە یان مانگانە یان ساڵانە خەڵکێک لە نزیکەکانی ئێمە تووشی ئەم نەخۆشیە درێژخانە دەبن لە ڕێگەی توێژینەوەی زانستی و هۆشیاری و هیوا یارمەتی ئەو خەڵکانە بدەن چ ئەوانەی توش بوونە چ ئەوانەی کە معرەزن بۆ توش بوون و ئەوانەی کە ڕەنگە بە هیچ حاڵەتێکیشان لێ بە دەرنەکەوی بەڵام هەوڵ دەین هۆشیاری بەڵاو بکەینەوە لە ڕێگەی تیمەکانی خۆمان بۆەوەی زیاتر بتوانن هۆشیارانتر بن و پێشگیری بکەن لە توشبوون بەم نەخۆشیە بێگومان توێژینەوەی زانستی یەکێکە لە فاکتەرە هەرە گرنگەکان بۆ دەهم دەستنیشانکردنی ئەم جۆرە نەخۆشیانە و هەمیش لە ڕێگەی ئەم توێژینەوانەوە بتوانین هیوا دروست بکەین خاوەن و بەڕێ بەرە دەستگا تەندروستیەکان هەموو لایەک بەخێن و بە هەزاران بەدەیان هەزار نەخۆش چارەسەر کردووە ئەوانە کە تووشی شێرپەنجە بوون هیوای بە هەزاران و دەیان هەزار بەخشیوە وەڵاهی ئەوەی کە لە پرزنتێشنەکە ئێستا باسی کرا دیارە لە کوردستانیش بەداخەوە بەرکەوتەی ئەو جۆرە نەخۆشین کە لە هەر 100,000 کەسێک 160 کەس بەرکەوتەی نەخۆشیە بەداخەوە ینی ئەو قسەی ئەکەین بەڵام ئیدی واقعیەکەیە هۆکارەکانی شێرپەنجە بەڕاستی هۆکاری زۆرە ئەگەر باسی هۆکارەکان بکەین یعنی بە تهدیدی ناتوانین بڵین کام هۆکارە بەڵام ئەوەی کە هەیە ئێستانێکە ئیش پێویستە ئەمە وریایی خەڵک بکەینەوە ئاگاداری خەڵک بکەینەوە لە بەکارهێنانی بۆ نمونە جوتیارەکانمان لە بەکارهێنانی مادە قڕکەرەکان و لە شێوازی خۆراکی ئەو ئەوانەی کە پێرێن فاستفود ئێستانێکە و بەکارهێنانی دەرمان و هەروەها پیسبوونی ژینگە گۆڕانکاریەکانی کەشوهەوە ئیدی کۆمەڵێکی زۆر هۆکار هەیە کە تهدیدەن مەسەلەن بە تایبەتی جغارە ماوادە کحولیەکان ڤەیپە و نێرگەلێ و نەنووسن ئەوەیە کە هەمویان بەرگری جەسەدا ئەبەزینن مرۆڤ ئاسانە کات بۆ ئەوەی تووشە زۆرە نەخۆشیە بێ بەڵام لە ڕێگای توێژینەوەی زانستی ئێمە ئەتوانین زیاتر فۆکەس بکەینە سەر هۆکارەکان کە بزانیت چین بەو مەرزێکەوە بتوانین توێژینەوەی چڕ و پڕ لە ئاستێکی بەرز ئەنجام بدەین. کە ئەم پلانە پێنج ئامانجی زۆر سەرەکی هەیە جگە لە هەوشارکردنەوە ئەنجامدانی خۆلی ڕاهێنانە بۆ جوتیارمان و هەروەها ئەنجامدانی وەڕکشۆپە بۆ توێژەرانمان و لە هەمان کاتدا خۆلی ڕاهێنانە بۆ کارمەندانی تەندروستی و لەبەر ئەوەی کەوا ئیداری سەربەخۆی سۆرانگشت ناوچە و ناحیەکانی بەتایبەتی بووندە دوورە دەستەکان پێویستیان بەوەی پەیامی هۆشیاری و زانستیان پێ بگات هەر بۆی ئەو هەڵمەتە دەبێتە دەرفەتێک بۆ ئەوەی پەیامی هۆشیاری و زانستی بگات بە گشت ناوچە و ناحیەکانی ئیداری سەربەخۆی سۆران لەوانە ڕواندز خەلیفان و هەروەها مێرگە سۆر و ناوەندی شاری سۆران و چۆمەن.